سڵاوتان لەبێ خۆشەویستانی کەناڵی کورسان نیوز، من هاوکە قادر هاتوومەتەوە لاتان لە دیدارەکانمان لە بەغدا بەردەوام دەبین. لە بەغدای پایتەخت پلەی گەرما لە بەرزبوونەوەی بەردەوامدایە و گەرماکەی گەیشتووە. هێز و لایەنە سیاسەکانی عێراقیش دایانەوێت دیدار و چاوپێکەوتن و کۆبوونەوە و جموجۆڵەکانیان گەرمتر بکەن لە پێناو تێپەڕاندنی ئەو چەقبەستی و ئەو بنبەستەی کە پرۆسی سیاسی تێکەوتووە. بۆ ئومێدەی لەگەڵ تێپەڕاندنی ڕەوشە چەقبەستۆکەدا پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق هەروە هەڵبژاردننی سەرۆک کۆمار زوو یەکلای بکرێتەوانێ. دیداری تایبەتی ئەمڕۆمان لەگەڵ بەڕێز موسەنە ئەلسامەڕائیە کە سەرۆکی هاوپەیمانی عەزمە لە بەغدا لەبارەی ڕەوشی سیاسی عێراق وڵاتەکە بەگشتی گفتوگۆ دەکەین. بەڕێز موسەنە سامەڕایی، سوپاس بۆ ئەم دەرفەتە. هەڵبەت زیاتر لە ئەو چاوەڕوانیانی خەڵک چاوەڕێی دەکرد و هاتوینەتە شەشەم مانگی دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. جگە لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار، سەرۆک وەزیران، هەروەها بابەتەکانی تری پەیوەندی سیاسەکانی نێوان لایەنەکان گرژی زۆری تێدایە. ئێوەگە ئێستا پێناسەی ڕەوشی سیاسی وڵات بکەن چۆن وەسفی دەکەن؟ شكرا جزيلا لك ورمضان كريم عليك وعلى مشاهديكم. زۆر سپاس و مانجی ڕەمەزان لە تۆ بینەرانی بەڕێز پیرۆز بێت و سڵاو لە هەموو عێراقیەکان و گەلەکەمان لە کوردستان. لە ڕاستیدا بەداخەوە ڕەوشی سیاسی مای ناومێدی دەنگدەرانی عێراقی بوو. ئەمن بەستە سیاسیە کە پێی گەشتوین گەشتۆتە قۆناغێک کە ئاڵۆزی زۆری دروست کردووە. ئێمە هیوادار نەبووین کە دۆخەکە بگاتە ماستە. دەمانوی هەڵبژاردننی پێشوەخت ڕنگدانەوەیشی ئەرێنی لەسەر هاوڵاتیان هەبێت و حکومەت پێک بێنرێت. هەموو هێزە سیاسیەکان بە بنەما دەستوریەکانەوە پابند بن و پلانی استراتیژی و پرۆگرامێکی حکومی هەبێت کە ڕنگدانەوەی ئەرێنی لەسەر گەلی عێراق هەبێت. بەڵام بەداخەوە دۆخەکە بە پێچوانیەوە بوو کە ئێمە ئاواتمان بۆ دەخواست. زۆر باشە. هەڵبەت ئێوە و چوارچێوەی هەماهەنگی و هێزانیت کە لەو بەرەیەدان چانسی پێگەێنانی کوتلەی گەورەترین کوتلەی پەرلەمانیتان هەیە، چانسی پێگەێنانی حکوومەتی عێراقیش هاتووەتە بەردەمتان. ئەو هەلەی کە لە بەردەمتانە ئەی قۆزنەوە دەتوانن حکوومەتێک پێک بهێنن کەوا 6 مانگە لە هەڵبژاردن تێپەڕیوە و تاکو ئێسای چارەنووسێکیشی دیار نییە؟ نحن شركاء مع الإطار. ئێمە لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی و یەکێتی نیشتیمانی هاوبەشین. ئێمە کراوین بۆ مامەڵەکردن لەگەڵ هێزە سیاسەکان بۆ هاوکاری بە گوێرەی ڕەوشەنە یاساوی دەستوریەکان. بەڵام لایەنێک هەبوو کامیشە هەوڵی دەدا ئەوانی تر پەراوێز بخات. ئەوەش پێچوانی مەرجەکانی مامەڵەی سیاسی و لۆژیکی و هەڵبژاردنە. چونکە ئەو دەنگی دەنگدەرانە. بۆ نمونە دەنگەکانی عەزم 420 بۆ 460 هزار دەنگە. ئەوە جگە لەو سربەخۆیانەی کە لەگەڵ عەزم کاریان دەکرد و بە ناوی ترەوە دابەزین. بۆ ئەو دەنگدانەی کە ئێمە لە ناوچە ئازادکراوەکان نوێنەراتیان دەکەین، لەگەڵ کوتلە سونیەکانی تردا جیاوازێکی کەم لە نێوانماندا هەیە کە لە 100 هزار دەنگ تێناپەڕێت. بەڵام خراپی ڕێخستن و بەڕێوەبردن و هەڵبژاردننی هەندێک لە بازنەکانی هەڵبژاردن بە نەبوونی شێوازێکی هونەری لەلایەن لایەنەکانی ناو سەرکردایەتی عەزمەوە لەو کاتەدا بووە هۆی ئەوەی ئەو جیاوازیە لە ژمارەی پەرلەمانتارەکاندا دروست ببێت. کەواتە قورسایی سیاسی و بوونی ئێمە لە کاری سیاسیدا هاوشێوەی واقع نییە بۆ کەساتیەکان. بۆیە خاڵی سەرەکی ئێمە بۆ کرانەوە و کارکردن بە جۆرێکە کە ئێمە لە برانی یەکێتی نیشتیمانیەوە نزیکین. بەتایبەت لە ڕووی جوگرافیەوە نزیکیان لە پارێزگا ئازادکراوەکانمان وەکو سەلاحەدین و نینەوە و هاوکاریکردن لەگەڵ گەلی کوردستان. هەموو ئەوانە هەلێکی گەورەمان پێدەبەخشێت بۆ دروستکردنی دوا ڕۆژێکی گەورە لەگەڵ ئەو هێزانە بە هەمان شێوەش لەگەڵ برانمان لە چوارچێوەی مانجی. إلى القيادة في الاتحاد، وهذه المبادرة بها مسودة مبادرة هي الاتفاق وسوف تعرض علينا أيضا. أرسلت نسخة من لەگەڵ ئەوانیشدا کراوین و دەستپەشخەریەکەیە کە ڕادستی سەرکردایەتی یەکێتی کراوە کە ڕژنووسێکی ڕێکەوتنە و بە هەمان شێوە شکۆپێک دەخرێتە بەردەم ئێمە بۆ ئەوی گفتوگۆی لەبارەوە بکەین تاوەکو تێڕوانینێکی گشتگیر دروست بکەین، چونکە چەند لایەنێکی تریشەن کە هاوپەیمانی ئەمن لەسەر ئەو بنەمایە کار دەکەین. ئێمە دەرگامان کراوەیە بۆ گفتوگۆ بۆ ئەوەی وتوێژ بکەین. ئاماجی سەرەکیش زۆر بە سادەیەوەیە کە حکومەتێک دروست ببێت کە خزمەتگوزاری پێشکەش هاوڵاتیان بکات. ئایا ئەوە ڕەوشە دروستەکە نییە؟
چێ کۆسپی دروست کردووە؟ ئێمە کۆسمان دروست نەکردووە. ئێمە ئەوە نین یەک لە سەرسەی پەکخەربین. بۆیە وێنەکە تەواو جیاوازە. لایەنێک هەبوویستی ئەو لایەنانە لە پرۆسەوە لا بنێت و هەموو شتێک بخاتە ژێر هەژمونی خۆیەوە. زۆرینەی سیاسی چ مانایەکی هەیە؟ شتێک نییە بە ناوی زۆرینەی سیاسی بێت. لایەنێک هەیە بە ڕێژەی نیوکۆیەک هەڵبژاردننی بردوێتەوە و مافیەوە حکومەتێک پێک بێنێت. ئێمە چەندین کێشەمان لەسەر گەورەترین کوتلە هەیە. لە کۆتایشدا ئەمە پێگاتەیەکی ئەم وڵاتین هەر لایەنێکیش لە پۆستێکی سیادیدا نوێنەرایەتی دەبێت ئەوەش مافی ئەو پێگاتەیە. ئەمڕۆ پێگاتەی شیعی مافی خۆیانە کەسێک هەڵبژێرن بۆ سەرۆکایەتی وەزیران. ئەو بڕیاری خۆیانە. ئێمە ڕای خۆمان دەڵێن. تێبینیەکانی خۆمان پێشکەش دەکەین و دەڵێن ئەو کەسانە فڵانە کەیسی لەسرە. چونکە لە کۆتاییدا هەمومان لەژێر ئەو ناونیشانە نیشتیمانیەدا کار دەکەین. العنوان الوطني جميعا. زۆر باشە. بۆ چوونێک هەیە کە ئەو ڕەوشە سیاسەت چەقبەسووی ئێستا هەیە ڕەنگە لە دوای ڕەمەزان تێپەڕێنرێت و جۆرێک لە سازان بێتە ئاراوە لایەنەکان بگەن بە ئەنجامێک. هیچ دەرچوونێک لەو بنبەستەی کە ئێستا هەیە دەبینن پێتان وایە سەرکەوتووە بن بۆ تێپەڕاندنی ئەو ڕەوشی کە لە ئارادایە؟ يعني نتمنى أنه بهذا الشهر الفضيل هذا التواصل بين القوى السياسية هیوادارینەوە پەیوەندیانەی لە نێوان لایەنە سیاسەکاندا لەم مانگە پیرۆزەدا هەیە ئەو جموجەڵە سیاسی لەلایەن کەسانی ژیر و داناوە هەیە وا بکات بگەینە ئەنجامێک. دووباری دەکەمەوە دەڵێم ئێمە لە ڕەوشێکی قورسداین. ڕەوشی هەرێمی قورسە. کێشەی زۆر تەواو لە ناوچەکەدا هەیە. ئێمە لە جیهاندا نەبڕاوین. ململانەیەکی گەورەی جیهانی لە ناوچەکەدا هەیە کە کاریگەری لەسەر وڵاتەکەمان هەیە. بۆیە دەبێت هەموو هێزە سیاسەکان گیانی قوربانیدانیان تێدا بێت لە پێناو هاوڵاتیەکانیان. ئەمڕۆ بەهۆی نەبوونی حکومەتەوە زۆرێک لە کاروبارەکان پەیچان کەوتووە. حکومەتی کاربەڕێکەری ژۆکە حکومەتێکی نوێ نییە کە پرۆگرامێکی هەیە و بتوانین لە ئەنجومەنی نوێنەرانەوە چاودێری بکەین و وردبینی لەسەر کارەکانی بکەین. بودجە نییە. شایستەدارەکانی خەڵک و جوتیارانیش هەیە. ئەگەر بمانوێت بیان ژمێرین ئەوە کێشەکان ئێجگار زۆرن. بۆیە پێم وابێت هەلێکی گەورە هەیە بۆ ئەوەی هێزە سیاسەکان ئەم مانگە پیرۆزە و جموجوڵی نێوان هێزە سیاسەکان بقۆزنەوە تا بگەینە چارەسەرێک. پێشم وایە بابەتە هێندە قورس نییە. باشە ئەی کلیلی چارەسەر بۆ بە بۆچوونی ئێوە بۆ دەرچوون لەم وەسعەت چییە؟ چی کلیلێک هەیە؟ احنا امام حقبة سياسية جديدة وما نتج عن هذه الانتخابات وهذه الاصطفافات السياسية. ئێمە لە بەردەم قۆناغێکی سیاسی نوێداین. دەرەنجامی ئەم هەڵبژاردنانە و ئەم ڕیزبەستنە سیاسیە وێنەیەکی ڕوونمان پێدەبەخشێت. وێنەیەکی ڕوونمان سەبارەت بە قەباری ڕاستەقینەی کێشەکان پێشکەش دەکات. پێویستە واقعی بین. بە باوەڕی من ئەگەرە و هاوپەیمانەتی و لایەنە سیاسیانە بگەناوی باوەڕ بە هاوبەشی سیاسی لە نێوان خۆیاندا هەبێت ئەو لایەنانە دەتوێنەوە لە یەک لیستی هەڵبژاردندا بەشداری لە هەڵبژاردنەکانی داهاتوودا بکەن. ئەگەر باوەڕی هاوبەش هەبێت چ لە هاوپەیمانەتی سێقۆڵی یا ئێمە و ئەوانەی لەگەڵ ئێمە هاوپەیمانن ئەو لایەنانە دەتوانن بە یەک لیست بەشداری بکەن. بۆ یە کۆتایی بۆ بابەتە بێنین وەکو وڵاتە پێشکەوتوەکانمان لێبێت کە دوو حیزب چێبەرچێ دەکەن. وەکو ئەمریکا پارتی کۆماری خواز و پارتی دیموکراسی خواز ئەگەر ئەو هاوپەیمانانە کۆبکەنەوە حیزبێک لێرە و حیزبێک لەوێ یا هەر قەوارەیەکی هەڵبژاردن. پاشانە و لایەنانەی کە زۆرترین دەنگ دێنن دەبنە براوە. لایەنێکی براوە و لایەنێکی ئۆپۆزیسیۆن. ئەوەژە و پرۆسە سیاسی و دیموکراسیەیە کە ئێمە هەمومان کاری بۆ دەکەین. پێویستە هێزە سیاسەکان لە بەغداداگان لەو کێشەیە بێت. چونکە خەڵکی لە هەموو پارێزگاکان گەشتونە تا حاڵەتێک لە ناومێدی کە هیچ متمانەیەکیان بە چینی سیاسی نەماوە. پێشم ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە. السياسية واعتقد هذه مشكلة كبيرة جدا. باشە ئەی کێ توانێت ڕەوشی ئێستای عێراق تێپەڕێنێت؟ ئایا تەنها بەرەیەک ئەمەی پێ ئەکرێ یاخود هەر دەبێت و پێویستە تەوافق بکرێت دوجا هەربێ بچنەوە بۆ لای تەوافق؟ بالوضع الحالي اللي موجود لا يمكن أن تشكل حكومة بدون التوافق. لەم بارودۆخی ئێستادا بەبێت تەوافق ناکرێت حکومەت پێک بێنرێت. ئەوش بە گوێرەی وەزمونەی کە هەمانە لە دوای ساڵی 2023ەوە. تەوافق بۆ خۆی شتێکی خراپ نییە، بەڵام بژاردەکان خراپ بوون. بۆ نمونا و تەکنۆکراتانی کە هەڵبژاردن کردیانە نوێنەری خۆیان. شکستی خۆیان لە بەڕێوەبردنی ئەو وەزارەت و دامەزراوانە سەلمان. پێویستە هەموو حیزبێک کاندیدی خۆی هەبێت. دەبێت بەرپرسیارەتی و کەسەش هەڵگیرێت کە لە پۆستێکی وەزاریدا نوێنەراتی دەکات. یان هەر پۆستێکی تر بێت. هەمووان بەرپرسیارەتی و کەسانە هەڵدەگرن کە لە پۆستە جیاوازەکان نوێنەراتیان دەکەن. ئەگەر پارێزگارێکمان هەبێت بەرپرسیارەتی پارێزگارەکە هەڵدەگرین. ئەگەر وەزیرێکمان هەبێت بەرپرسیارەتی وەزیرەکە هەڵدەگرین. ئیتر بۆ شوەیە بەڵام ئەوانی ترە و ناوانیان هەڵبژارد. بەداخەوە شێوازێکی باش نەبوو. لە کۆتاییدا هەڵبژاردن هەیە و هێزەکان نوێنەریان لە پەرلەمان دەبێت. لایەنێک هەیە گومانی لە ئەنجامەکانی هەڵبژاردن هەیە.
لایەنێکیشەیە پشتیوانی لە ئەنجامی هەڵبژاردن دەکات. ئەوەش کێشەیەکی ئاڵۆزە. دووباری دەکەمەوە پێویستە لایەنە سیاسەکان لە نێوان خۆیاندا ڕێک بکەون. دەبێت ئەو قۆناغە سیاسیە تێپەڕێنین. ئەوەی کە ڕوودەدات هیچ لۆژیکی نییە. ئەم بارودۆخی کە هەیە بارودۆخێکی مەترسیدارە. نەبوونی چاودێر بەسەر کاروبارەکانی حکومەتە و نەبوونی بەدواداچوون و وردبینیکردن شتێکی نابەجێیە. دەوڵەت پابەندی زۆری لەسرە لەم ماوەیەدا. لە ڕاگررتنی کارەکانی پەرلەمانەوە تاوکو ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت و تا ئەم ساتە وختێش. تەنادە و برایانێشی کە ئەمڕۆ لە ئەنجومەنی نوێنەرانن. ئەوانە هێزی سیاسین ململانەی سیاسیان هەیە و ئامادەنین بچنە ناو پرۆسەیەکی گەورەی وردبینیکردنەوە بۆی هاوپەیمانەکان لە دەست نەدات. ئەو ڕاستی و پێویستە ئەوانی تراگان لێبێت. ئەو مەترسیە بۆ سەر بەرژەوەندیەکانی وڵاتەکەمان. ئەمڕۆ هەلێکی گەورە هەیە بۆ بەرەو پێشبردنی ڕەوشی ئابووری. ئەمڕۆ حکومەتی عێراق داهاتێکی زۆری هەیە و دەبێت وەبەرهێنانی تێدا بکرێت بۆ ئەوی ڕنگدانەوەی لەسەر گەلەکەمان هەبێت. دەبێت هەڵەکان ڕاست بکەینەوە. کاتێ ئێمە چی دەکەین کاتێک دەین و پرۆگرامێک پێشکەش دەکەین و کار دەکەین و هەوڵ دەدەین بۆ ئیلایەنێک بین کە شتێک پێشکەشی هاوڵاتیان بکات. هەموو شتانە دەبێت بناغەیەکیان هەبێت و ڕنگدانەوەی لەسەر هاوڵاتیان هەبێت. هاوڵاتی هەست بە شتانە ناکات. بەڕای من ئەو نیشانەیەکی مەترسیدارە و پێویستە هەموو هێزە سیاسەکان بە هەندوەری بگرن. باشەوە کە هاوپەیمانی عەزم پێتان وایە ئەم تەوافقی کە ئێوە بە گرنگیەزانن تاکەی بۆ عێراقە گونجێ تاکەی بەردەوام بێت. ئەوە ئێمە نین کەوکو هاوپەیمانی عەزم بڕوامان بەوە هەبێت. بەڵام پرۆسە سیاسەکە بۆ شێوەیە هاتووە. ئایا بڕیاری دادگای فیدراڵی کە لە ساڵی 2010دا دەرچوو ئایا ئێمە پێمان خۆش بوو یان ئایا ئێمە ئامانتوانی پشتیوانی لێ بکەین یان ڕەتی بکەینەوە. ئێمە لەو ماوەدا لەناو کاری سیاسیدا نەبووین. ئێمە کە هاتی نەو شتانە هەبوون. ئایا ئێمە لایەنێکین لە نووسینەوەی دەستور؟ ئێمە بەشدار نەبووین. عەزم و کۆمەڵێک هاوپەیمانەی و حیزب کۆبوونەوە و ئەم قاوارەیان دروست کرد. ڕۆڵی کەساتیەکانی ناو قاوارێژ ڕنگدانەوەی خۆی لەم ماوەدا دەبێت. ماوەی ڕابردوو ڕنگدانەوەی خراپی هەبوو. دەرەنجامەکانی ئەم قۆناغیان دروست کردووە کە ئێستا تێیدا دەژین. ئێمە لە عەزم هەوڵ دەدەین پێشتریش ئاماژەم بەوەدا. ئەگەر دوو کوتلە هەبن و یەکێکیان هەڵبژاردنەکان بباتەوە دەڵێن تەواو ئەو کوتلەیە براوەیە و نیوکۆیەکی هەیە و ئەتوانێت حکومەت پێک بێنێت. بەڵام ئەگەر ئێمە هەر کار بە تەوافق بکەین ئەوە مافەکان پێشێل دەکرێن. بۆ نمونە برایانی کورد پۆستی سەرۆکۆماریان هەیە. بەڵام ئەگەر زۆری نەبێت ئەوە ئەو پۆستەیان بەرناکەوێت. بە ئەما شێوەش سونە. ئەگەر بە زۆری نەبێت ئێمە پۆستمان بەرناکەوێت. بەڵکو برانی شیعە سەرۆکاتی وەزیران و کۆمار و پەرلەمانیش دەبن. چونکە ئەوان زۆری نەن. ئەوە ئەو لۆژیکە نییە کە لە دوای ساڵی 2023 پرۆسەی سیاسەکەی لەسەر بنیادراوە. چەند لایەنێکی سیاسیان کە ئێستاحقاقی خۆیان هەیە و وەکو پێگاتەیەکی دیاریکرا و لە ڕێگەی چەند پۆستێکەوە نوێنەراتی دەکات. بۆیە پێشێلکردنی ئەو شتانە بەلای ئێمە شتێکی مەترسیدارە. ئەگەر بمانوێت پرۆسەی سیاسی بە زۆری نەبێت ئەوە زۆرینەکە بە بەشداری چەند لایەنێکی سیاسی دەبێت لە هەڵبژاردنەکاندا پێش دەستپێکردنی هەڵبژاردنەکان نەک دوای هەڵبژاردنەکان. ئەوە تێڕوانینی ئەمەیە لەسەر بنەمای ئەو بابەتێش کار لەسەر بڕیارەکان و ڕێوشێنەکانی دادگای فیدراڵی دەکرێت. باشە کەواتە توانین بڵین ئێستا ئێوە زۆینی نیشتیمانی ڕەتەکەنەوانێ بۆ عێراق باش نییە؟ زۆرینەی نیشتیمانی لە ئارادا نییە. ئەوەی هەیە پەراوێز خستنە. لایەنێک لایەنەکانی تر پەراوێز دەخات. ئەوەش ڕاستیەکە و هەیە. لایەنێک دەوێت لایەنە سونەکان پەراوێز بخات. لایەنێکیش هەیە و دەوێت یەکێتی نیشتیمانی پەراوێز بخات. لایەنێکیش هەیە دەوێت برایانی چوارچێوەی ئەمانجی پەراوێز بخات. ئەو پرسە ڕاستیەکەیە. ئەو واقعی حاڵەکەیە. ئەو ڕاستیە کە خراوەتە بەردەم ئەوانی تر. لەسەر چ بەنەمایەک لایەنێکی تر پەراوێز دەخەیت کە لایەنێکی سەرەکیە و لاڵبژاردنەکاندا ئەنجامی بەدەستێنا و نوێنەراتی جەماوەری خۆی دەکات و تۆ دەیت و پێی دەڵێت نابێت لە لیژنەی پەرلەمانیەکە و حکومەتدا بەشداری بکەیت. ئەو شتێکی لۆژیکی نییە. لە هیچ شوێنێکی جیانە و شتە ڕووی نەداوە. شتیوانیە و ڕاستیش نییە. ئامانجیشمانەوە نەبووە پۆست بەدەست بێنین. ئێمە دەمانەوێت بەشدار بین بۆ خزمەتکردنی وڵات و جەماوەری خۆمان و لە کۆتاییشدا بەشدار دەبین لە بڕیارەکاندا. ئەگەر تۆ من لە بڕیاردان بێبەش دەکەیت ئەوە دەرەنجامی بڕیارەکان و هەڵەکان لە ئەستۆی خۆتە. نابێت بخەیتە ئەستۆی من. ئەگەر پرۆسەی سیاسی هەڵبژاردنەکان شکست بێنێت کاریگەری لە هەمووان ناکات. کەس ناڵێتەوە بەشداری کردووە و بەشداری نەکردووە. ئێمە هەمومان بەشدارین لە پرۆسەدا. تاکڕەوی و پەراوێز خستنیەوانی تر بابەتێکە کە ئێمە ڕەتی دەکەینەوە. دەبێت دابنیشین و پەنا بۆ دیالۆگ ببین. هەر یەکەو ئێستا خاقی خۆی وەرگێت. ڕەنگە ئێمە ببینەوە ئۆپۆزیسیۆن. چونکە مەرجنی ئێمە بەشداری لە حکومەتدا بکەین. لەوانەیە عەزم بڕیار بدات بەشداری لە حکومەتدا نەکات و تەنیا لە لیژنە پەرلەمانەکاندا کار بکەین. چونکە کاری ئۆپۆزیسیۆن کارێکی زۆر ئەرێنیە. بەڵام ئۆپۆزیسیۆن چییە؟ سنووری ئۆپۆزیسیۆن چییە؟ چ گەرانتیەک هەیە بۆ کارکردن لە ناو ئۆپۆزیسیۆندا؟ ئێستا هەندێشت ڕۆی داوە لە ناو پەرلەماندا لە کاتی دەنگداندا. ئێمە ڕەتی دەکەینەوە. قبوڵی ناکەین و کارەکە بۆ شێوەش بێت.
دەبێت دیاری بکەین کە چ شتێک حکومەتە و چ شتێک ئۆپۆزیسیۆنە بە چ میکانیزمێک کار دەکرێت ئەوە تێڕوانینی ئێمەیە ئەو لیستەشی کە براوی و مافی خۆیەتی بەدڵنیای و هەماندان بەوە دانەنین و هەوڵی بۆ دەدەین. زۆر باشە. هاوشێوەی ئەو دابەشبوونی لە عێراقا هەیە بۆ بەرەی زۆرینە کە داوای زۆرینی نیشتیمانیەکەن و هەروەها ئەوەی داوای تەوافقەکەکە. وڵاتەکانی دراوسێ عێراق کۆمەڵگەی نەودەوڵەتی بە هەمان شێوە لەباری عێراقەوە دابەش بوون. يعني أتمنى من جميع الأخوة هیوادارم هەموو بران و گەلەکەمان و هەموو وڵاتان ڕەچاوی بەرژەوەندەکانیان بکەن. ئەوش مافێکی سروشتیە. من گلەی لە وڵاتی تر ناکەم کە کار بۆ بەرژەوەندیەکانیان بکەن. بەڵام پێویستە ئێمەش وەک عێراقیەکان بەرژەوەندیەکانی وڵاتەکەمان و گەلەکەمان بپارێزین و ئەولەوێتەکانمان دیاری بکەین. دەکرێت لەگەڵ هەر وڵاتێکی دراوسێدا و توێش بکەم کە بەرژەوەندیمان لەگەڵیا هەیە. بەڵام لەسەر حسابی بەرژەوەندی وڵاتەکەمان نا. ئەوان تێڕوانینی خوان هێو نابێت بە سەرماندا بیسەپێنن. ڕەنگە گوێ لە بیر و بۆچوونەکانیان بگرین. شتێکی سروشتیە بۆ شێش دیبلۆماسیانە گفتوگۆ بکەین. بەڵام کاتێک کە شێوازەکە نادیبلۆماسی و ناڕەسمی دەبێت پێم وا بێتەوە ئاماژەیەکی مەترسیدارە بۆ پرۆسە سیاسەکە و پێویستە هەموو لایەنە سیاسەکان هەڵوێستیان هەبێت. ئەو وڵاتانە بە دوای بەرژەوەندەکانیاندا دەگەڕێن. پێویستە ئێمەش بیر لە بەرژەوەندی وڵاتەکەمان و گەلەکەمان بکەینەوە پێشەوەی هیچ شتێکی تر ئەنجام بدەین. شعبنا قبل ما نفكر بشيء آخر. زۆر باشە. لەم باسە ئەبێ بڵێن هیچ وڵاتێکی دراوسێ عێراق خۆر ئاوە ئەمریکا بە تایبەتی دەزوەردانەکەن لەو ڕەوشی کێسا لە عێراقا هەیە. يعني تعرف هذه الدول كلها لها أثرها الموجود في داخل العراق وإحنا جزء من هذا العالم ما نقدر. هەموو وڵاتانە کاریگەریان لەسەر ڕەوشی ناوخۆی عێراق هەیە ئێمەش بەشێکی لەم جیهانە. بەڵام لەم ماوەدا لەسەر ئاستی تاکەکەز ئەو کاریگەریە نییە. بەڵام تێبینیەوە دەکەین کە هەندێک لە وڵاتە گەورەکان دەستێوەردانێکی کەمتریان هەبووە. با بەویژدانەوە قسە بکەین. ئەوەش تێبینێکە لە ڕێگەی خوێندنەوە و هەڵەنجانەوە. هەندێک لە وڵاتە زلێزەکان دەستێوەردانی کەمتریان هەبووە. ئەوەش حاڵەتێکی ئەرێنیە. بەڵام ئەگەر ئیرادەیەکی سیاسی هەبێت ئەوە ئەتوانین ڕێگە لەو دەستێوەردانانش بگرین. وهذا حالة إيجابية على فكرة يعني أن تكون هذه. لكن حتى الأشياء الأخرى لو أكو هناك إرادة حقيقية من القوى السياسية نقدر أن نمنع هذا التدخل. باشە با واز لە تەدەخولەکە و دەزوەردانەکە بێنین. ئەی پێشنیار ئەی هیچ بەرچاوڕوونیەکتانێنێ ئەو هێزوولایەنە دەرەکیانە ئەو وڵاتانە ئەو زلهێزانە بۆ ئەوی ئەم وەسعەت تێپەڕێنن. يعني ما أظن أكو طرف خارجي يسمح له أن يتدخل بصراحة نتكلم بوضوح. بەڕاشکاوی قسە دەکەم ڕێگە بە هیچ لایەنێکی دەرەکی نادەین دەستێوەردان بکات. لایەنە دەرەکیەکانیش بەرپرس نین لە کاروبارەکانی ناوڵاتەکەمان. ڕەنگە لایەنێک ئامۆژگاری هەمومان بکات و وەکو برایە یا دۆستێک هەندێک تێبینیمان بداتێ. ئەوش بە جۆرەی عرفە دیبلۆماسیەکان شتێکە قبول دەکرێت. بەڵام دەستپێشخەری لای عێراقیەکان خۆیانە کە خاوەن بڕیارن. هیچ شتێک نییە کە شانی سارد و سڕی و وەستان بێت. پێویستی بۆ ئاڵۆزکردنە نییە. پێویستە ناکۆچیەکان لە ڕێگەی کارەوە لە نێوان خودی عێراقیەکان چارەسەر بکرێت. چونکە ڕنگدانەوەی و کاریگەری لەسەر هەمومان دەبێت. بەڕێز موسەنا سامەڕایی لە زاخۆ تاکو و بەسرە خەڵک هەمیشە پرسێ بۆ پرۆسی سیاسی لە عێراقها بەم شێوەی لێت بۆ هەمیشە قورسە بۆ زەحمەتە بۆ ئەم بابەتانە ئاوا زەحمەتەکەن لە خۆتان و لە خەڵکیش. جزء من أسسها اللي انبنت عليه مع الأسف لم يطبق بالشكل الصحيح. بەشێک لەو بنەمانی کە پرۆسی سیاسەکە لەسەری بنیادراوە بە شێوەیەکی دروست جێبەجێ نەکراون. چەند پرسێکی سەرەکیمان هەیە وەکو پەرلەمان لەگەڵ ڕێزی زۆرم بۆ هەمووان کە بیر و بۆچوونی خۆیان هەیە. بەڵام ئەو سیستەمەی کە هەیە لە دوای 2023ەوە سیستەمێکی دروست نییە. هەرگیز زورد نییە. وەکو ئەزمموی خۆم لە دوای 2023 وەکو پەرلەمانتار کارم کردووە وەکو سیاسێک بە حکمی ئاگاداربوون لە دەقە یاسایەکان و ڕێوشێنەکان. ئەتوانم بڵێم سیستەمی پەرلەمانیمان هەیە کە بناغەکانی ڕەسەنن. بەڵام ڕێوشێنەکان بە شێوەیەکی دروست جێبەجێ ناکرێن و دەبێت هەموو کەسێک سنووری سەلاحەتی خۆی بزانێت. ئەجینا پەرلەمان دەتوانێت چاودێری حکومەت و ئەدای حکومەت بکات و یاسا دەربکات و چاودێری بکات و وردبینی بکات. لە هەموو کەسێکی ناو حکومەت لە بەڕێوەبەرەوە بۆ فەرمانبەر و وەزیر. هیچ پەرلەمانەکان دەتوانن وردبینی خۆیان بکەن. دەسەڵاتەکانی پەرلەمان زۆر گەورن بۆ ڕاگررتنی کارکردن بە هەر ڕێوشێنێک کە نایاسایی بێت. وەکو ڕێوشێنەکانی پرۆژە یاسایی بودجە و دەرکردنی یاساکان و میکانیزمەکانی خەرجکردنی پارە و وردبینیکردن. ئەگەر باەخێکی زۆر بە هەموو دامەزراوەکان بدرێت و حکومەتێک هەبێت کە هەڵ بدات پرۆگرامێکی پێشکەوت و جێبەجێ بکات بۆ خزمەتکردنی هاوڵاتی ئەوە هەلێکی گەورەمان دەبێت. بەڵام بەداخەوە شتەکان بە شێوەیەکی نمونەیی جێبەجێ نەکران و هەندێک بابەتی سیاسی هەبوون کە کاریگەریان لەسەر بڕیارەکان هەبووە. باشکرا دیار بوو کە دەستێوەردانی تێدا هەیە. بۆ نمونە هەڵبژاردنەکانی ئەم دوایە هەموو ئەوانە ئەم کێشانیان لێکەوتەوە کە ئێستا هەن.
زۆر باشە خەڵک گلەی یەکاتەنانە قسەشتان پێڵێ بە هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان و عێراقیش ئەڵێن ئەوەندە لە خەمی خۆتانن ئەوەندە خەمی دەستکەوتی خۆتانە ئەوەندە بیرتان لای خەڵک نییە ئێوە قسەی خەڵک چۆن لێکەیەنەوانێ لە هەرێمی کوردستان و لە عێراقیش يعني هو حتى نكون منصفين ادعاء الناس اللي يقولوه كلام يعني اللي ينعكس امامهم هذا الواقع اللي يصير امامهم والدليل بۆی بەویژدانەوە قسە بکەین ئەوە خەڵکی دەڵێت واقع و لە واقعدا هەیە بە تایبەت و حیزبانی کە پێشتر لە دەسەڵاتدا بوون سەبارەت بە ئێمە هێشتا تازین و لەناو کاری سیاسیدا بەداخەوە فشارێکی زۆر لەسەر بارودۆخی سیاسی عێراق بوو ئەوە شەستێکە کە تۆخ کراوەتەوە بە بەرنامە کاری لەسەر کراوە من لەگەڵ ریفۆرمی پرۆسی سیاسی و هەڵبژاردننی کەساتیەکاندان بۆ بەڕێوەبردننی کاروباری سیاسی لە دۆسیەکانی جێبەجێکردندا بۆ خزمەتکردنی هاوڵاتی و بەرەو پێشبردننی ڕەوشی کۆمەڵایەتی بۆ ئەوی ڕنگدانەوەی شێرێنی لەسەرم سیستەمە سیاسی هەبێت چونکە بە پێچوانەوە ناکرێت ڕەوشەکە بەم شێوەی ئێستا بەردەوام بێت هەندێک لە بیربۆچوونەکان ڕاستن و هەندێکیش ڕاست نین هذا النظام السياسي اللي موجود لانه خلاف هذا اعتقد حيكون اكو قول الشعب ممكن ان تستمر العمليه بهذه الطريقه جزء من وجهه النظر صحيح والجزء الاخر لا مو بالطريقه هذه باش ماوەی چەند ساڵێکە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق کێشیان لەسەر نەوت هەیە لەسەر بودجە هەیە لەسەر موچە هەیە کێ زەرەری کردووە خەڵک بەگشتی لە هەرێمی کوردستان فەرمانبەران کاسبکارانیش ئێوە هەوڵتان ناوە بیرتان لەوە کردوێتەوە بکەونە نێوان ئەم دوو حکوومەتە هیچ نەبێت خەڵک لەو نەهامەتی ڕزگاری بێ بەسە خەڵک زۆر بێزار و ڕۆژێکی خراپی ئابووری هەیە لە هەرێمی کوردستان بداية نحن ليس مع استخدام موضوع رواتب الأخوة بشعبنا في إقليم كردستان من قبل أي طرف سياسي بإيقافه بغض النظر عن أي خلاف سياسي موجود ئێمە لەگەڵەوە دانین کە پرسی موچەی خەڵکی لە هەرێمی کوردستان وە کارتێکی سیاسی بەکاربێنرێت دوور لە هەر ناکۆچێکی سیاسی کە لە ئارادایە ئەو مافی هاوڵاتیانی عراقی و فەرمانبەرن لە دەوڵەتی عراقی و حکوومەتی عراقیش دەبێت ئەو موچانە بدات ئەو دروشمی ئێمە بووە لە یەکەم ڕۆژەوە ڕوونیشمان کردوتەوە ڕۆڵی منی ژۆک و پەرلەمانتار لە خولی پێشوو ئەندام لە لیژنەی دارایی زۆر کارم کردووە بۆ بەدیهێنانی ئەوشتا چەندین کێشەی گەورە و ئاڵۆز لە نێوان هەرێم و حکوومەتی بەغدا هەیە و پێویستە چارەسەری ڕیشەیان بۆ بدۆزرێتەوە بابەتی نەوت بابەتی گرەبەستە نەوتیەکان و پابەندە دارایەکانی هەرێم بابەتی ئەو پارانی کە هەرێم پێشوەخت لە فرۆشتنی نەوت وەری گرتووە بابەتی گواستنەوەی نەوت زۆر ڕوودەکاری هوەری هەن کە دەبێت چارەسەری ڕیشەیان بۆ بدۆزرێتەوە بەداخیشەوە ڕنگدانەوەی و کێشانە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبێت بۆیە پێویستی بە چارەسەر و دەبێت زمانی دیالۆجی نێوان هەرێم و بەغدا چارەسەرێکی ڕاستەقینەی لێ بکەوێتەوە چونکە کێشەکە سیاسیە نەک یاسایی ئەو ڕای منە کاتی خۆی بۆ یەکەم جار چاوم بە بران کەوت لە حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ کاقوبات قسەم کرد و بە شێوەیەکی ڕاشکاوانە قسەیەکی زۆرمان کرد و پێم وت کێشەکە سیاسیە ئەوەش ئەو ڕاستیەیە کە دانی پێدا دەنین پێویستە ئێمە سەرکردەی ئەم وڵاتە بین سەرکردەش دەبێت لەگەڵ ڕۆڵەکانی گەلەکی ڕازگۆ بێت بۆیە کێشەکە سیاسیە و یاسایی نییە دەکرێت لەسەر یاساکە ڕێک بکەین لەسەر پارەکانیش ڕێک دەکەین لەسەر دەرهێنان و لەسەر پشکی حکوومەتی مرکزی و حکوومەتی هەرێمیش ڕێک دەکەوین ئەو لۆژیکە یاسایە کە دەبێت کاری پێ بکەین بەڵام ئەم زمانی کە ئێستا بەکاردێنرێت من باوەڕم پێی نییە ئەوەش چارەسەر نییە ئەوە زیان بە بارودۆخی ئابووری وڵات دەگەێنێت لە قۆناغی داهاتوودا و پێویستە استراتژیەکی ئابووری پەیڕۆ بکرێت بۆ پاراستنی وڵاتەکەمان لە داهاتوودا ئەمڕۆ ئێمە هەلێکی گەورەمان لە پێشە کە نرخی نەوت بەرز بۆتەوە چۆن بتوانین وەبەرهێنانی لەسەر بکەین ئەو قەرزانەماندایەوە کە بەهۆی شەڕی کۆید لەسەرمان کەڵەکە ببوو چ کارێک دەکەین بۆ سوودوەرگرتن لەو بڕە پارە زۆرانەی کە دێنە دەستمان ئێستا داهاتی ئێمە مانگانە دەگاتە 12 میلیارد دلار چۆن مامەڵە لەگەڵ ئەو جیاوازیە دەکەین ئەولویەتەکانمان چین ئەو پرۆژە استراتژیانە چین کە حکوومەتی داهاتوو جێبەجیان دەکات ئەوە پێویستی باوەڕدانەوەیکی جدی هەموو هێزە سیاسەکان هەیە پێویستە هەست بە مەترسی قۆناغەکە بکەین وای دابنێس بین نرخینە و دابەزی لەبەر هەر هۆیەک بێت کێشەکان چارەسەر کراون و دوای 3 مانگ نرخەکان لە چاو جاران دابەزین ئەو کادەڵوێسمان چی دەبێت ئێستا بەهۆی شەڕی ئۆکراینەوە قەیرانی ئابووری دروست بووە من لە دیدارێکدا وتم لەوانەیە بەهۆی پابەندیەکان و ئەو ڕۆژنانەی کە لە دژی رووسیا دەگیرەنە بەر ڕەنگە تووشی کێشە بین ناتوانین دەستبەرداری پەیوەندیەکانمان بین لەگەڵ حکوومەتی رووسی نەشتوانین کەرەستەی خۆراکی هاوردە بکەین ئەوەش لە کاتێکدا کە ئەمڕۆ هاوڵاتی تووشی بارودۆخێکی خراپی ئابووری بووە ئەوەش هۆکەی دەگەڕێتەوە بۆ نەبوونی تێڕوانینێک لەلایەن حکوومەت و هێزە سیاسیەکانەوە عدم وجود الرؤية الموجودة من الحكومة ومن القوى السياسية هاي أسبابها زۆر باشە با من دوا پرسیارت لێ بکەم ژماری دانیشتوانی عێراق 41 میلیۆن بەپی داتا ڕسمەکان باسەکرێت 41 میلیۆن کەسی تێپەڕاندووە عێراق ئەو هەموو سەرۆت و سامانەی سروشتی هەیە ژێرزەوی
ئاو زۆر شتی تری هەیە عێراق کە هەمیشە شانازی پێواکرێ بەڵام وەزعی خەڵک هەر خراپە. خۆت جێگری سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بووی لە خولی پێشووە. ئەم سەرۆت و سامانە بۆ ناخرێتەوە خزمەتی خەڵک بۆ خەڵکی عێراق هەروە بژی بە هەرێمی کوردستانەوە بە هەموو عێراقەوە. بۆچی؟ يعني حتى أكلمك يعني أوضح لك أتكلم بصورة حتى أوضح لك الصورة. لا نحسب الفشل الموجود كلية المتراكم بالفترات السابقة كليتها. من هەوڵ دەدەم وێنەکەت بۆ ڕوون بکەمەوە. ئەو شکستە زۆرەی کە ئێستا هەیە هەر هەمووی لە ئاستۆی هەموو هێزە سیاسەکانی ئێستادا نییە. من باسی عەزم دەکەم. عەزم هیچ پۆستێکی لە حکومەتدا نییە. بۆ ئەوی وێنەکەت بۆ ڕوون بکەمەوە بۆیە پێویستە هەر لایەنەوە بەرپرسیارەتی ئەو ڕۆڵەی لە ئاستۆ بگرێت کە لەناو حکومەتدا گێڕاوێتی کە چەندە کاریگەری و نوێنەرایەتی لەناو حکومەتدا هەبووە لە ماوەکانی ڕابردوودا. بەو شێوەیە بەشێک لەو شکستە لە ئاستۆ دەگرێت بە گوێرەی قەبارەی بوونی لەناو حکومەتدا. بەڵام بۆ نمونە هەندێک لایەن هەن لەناو حکومەتدا نەبوون و لایەنێکیش نەبوو لەناو حکومەتدا. ئایا تۆ دەیت سەبارەت بە شکستێک لێ پرسیینەم لەگەڵ دەکەیت کە لایەن و بەشدار نەبووم تێیدا بۆ هیوادارم ئەم خاڵە بۆ بینەران ڕوون بێت. هەمووان بەرپرسی ئەو شکستە نین تەنیا چەند لایەنێکی دیاریکراون کە بەشداریان کردووە لە حکومەتدا. هەر ئەوانی ژێمان گەیاندۆتام قۆناغی کە باسی دەکەین. بەڵگەشمان ئەم تێڕۆنینەی سیاسی ئێستەمانە. دوای هەڵبژاردنە پێگاتەی سونی لەو باوەڕەدا بوو کام ڕێکەوتن و ڕیزبەستنە دەرەنجامی نەرێنی بۆ سەر ناوچەکەمان و شارە ئازادکراوەکانمان دەبێت. لەم ماوە کەمەشدا کە چەند مانگێکە دەرکەوت قسەکانمان ڕاستن. هاوکێشەی سیاسی گۆڕا. ئێمە ناکرێت دەوانی تر پەرایست بخەین. دووبارەی دەکەمەوە دەڵێم دەبێت هێزە سیاسەکان بڕیارێکی سیاسی بدەن بۆ دروستکردنی حکومەتێکی بەهێز و سەرۆکوەزیرانی داهاتووش دەبێت کەسێک بێت کە کاریگەری لەسەر جێبەجێکردنی بڕیارە استراتژیەکان کە ڕنگدانەوەی هەبێت لەسەر خزمەتکردنی هاوڵاتیان. حکومەتێکی بێز بێت و کاریگەری ڕاستەخۆی هەبێت و هەموو لایەنێکیش بەرپرسیارەتی و کەساڵ بگرێت کە لە حکومەتدا نوێنەراتی دەکات. بۆی بتوان بەرپرسیارەتی وڵەکانمان لە ئاستۆ بگرین. ئێمە وەکو عەزم بۆ نمونە سبەی وەزیری شارەوانی لە ئێمە دەبێت یا وەزیری بازرگانی. ئەو کاتێمە بەرپرسیارەتی وەزارەتە و هەڵەکانی و کێشەکانی لە ئاستۆ دەگرین. نابێت کەس خۆی لە بەرپرسیارەتی بدزێتەوە. ئەمانەتی بەغداد پارێزگاری سەلاحەدین هەر شتێک کە ئێمە لێی بەرپرسین و ئەو کەسەی کە نوێنەراتی ئێمە دەکات بەرپرسیارەتەکەی لە ئاستۆ دەگرین. پرۆسەی سیاسی لەسەر بنەمای پرۆسەی نوێنەراتیکردن بنیادنراوە. ئەو نوێنەراتی پەرلەمانیش ڕنگدانەوەی لەسەر حکومەت دەبێت. هەموو لایەنێکیش لە لایەنەکان دەبێت بەرپرسیارەتی لە ئاستۆ بگرن. ئەوەش ئەو خاڵەیە کە دەبێت بیری لێ بکەینەوە چونکە هاوڵاتی گەشتوتە حاڵەتێک متمانەی بەچینی حکومڕانی نەماوە. عدم القناعة بالطبقة السياسية اللي موجودة. زۆر سپاس دەکەین لە کاتمان گرتی بەڕێز موسەنە سامەڕایی سەرۆکی هاوپەیمانی عەزم گفتوگۆکەمان لەبارەی ڕەوشی عێراق بوو کۆتایی بە دیداری ئەم جارەمانە هێنین جایەکی سپاس دەکەین. زۆر سپاس. کاتیش خۆش بۆ ئێوەش.